مامۆستا برایم پەڕەچیە لە ساڵی 1994 پێش 94ش ئیشمان کردو بەس دوکانم نەبووە مامۆستا برایم پەڕەچیە لە هەولێر لە 94 و 93 دوکانم هەبووە دەستم بە ئیشە کردو بۆ خۆم بەس پێشتر لەگەڵ براکەم زۆرم ئیش کردووە ساڵێک پەڕەچی بوو پەڕەم دەکرد لەگەڵی هەتا فێرە ئەم دۆشەک دووری نوشتە بوومە هەتا ئێستا بەردەوامم لە 94 و 93 لە 2004 هاتوومەتەوە کۆیە لە کۆیە دوکانمدا عینە بەردەوامی ئەو ئیشە مستەمر خەریک ئەو ئیشەمە ئەو جۆرەکانی لۆکەیە بیدات زۆر احتیمام بە لۆکان دەکرد لۆکە زیاتر هەبوو لە خوریش دەکرا باشتر بوو خوری و لۆکە هینی ڕەواجی هەبوو لۆکە و خوری دوای ئەو فترانەی پێش ئاخیر هاتوو لە دوای نەوەتەکانە پۆلیستەر پەیدا بوو ئەو پۆلیستەرە ڕەواجی زیاتر بوو لە لۆکە بەنسبەت ئێستا پۆلیستەر ڕەواجی زیاتر لە لۆکە وەلەو لۆکە توبیتر و خۆشتر و هەموو شتێک خوریش بەکار دەهات پۆلیستەر ئێستا لەبەر ئەو شتانەی حازر دێ پۆلیستەرە ڕواجی لۆکە کەمتر بووە لەو ئیشەی من ئێستا ئەو دۆشەکەیان هێناوە کۆنا ئەوە پێویست ناکە شیکەینە بە دەستەوە یان خوریە دێنێ شوشتێتی بێ شوشتر نابێ ئەبێ بشۆرێ ئەو خوریە یەکسەر دێنێ ئێرە ئێمە لە دەستگای دەدەین لە مەچینەی دەدەین کە لە مەچینەماندا شی دەکاتەوە جوان ئەنجا بەکاری دێنین بۆ بالیف بێ بۆ دۆشەک بێ تی دەکەینەوە و دوای دێن لێردایانێن ئەها بەدار ڕێکی خەین ئەوە قەمامی دەکەین هەتا شی نەکەیەوە بەکەڵک دۆشەک پشت نایە ئێستا بە زۆری من دۆشەک و بالیف دروستەکەم لێفە ڕواجی نەمایە کەس دروستی ناکە بەس بەنسبەت دۆشەک و بالیف و بەعزە جارێ گۆشەش دروستەکەن گۆشە بۆ سەر قەنەفا بە پۆلیستەر دروستەکەین ئەو نەعەستا سیانە دروستەکەین هیچ کە دروست ناکەین سەر لێفە ڕواجی نییە دەستگا هەیە بۆ لێفە دوورین بۆ دۆشەک دوورین ئەوانە هەیە بەدەست کەمە خەڵک ئەو ئیشە بەکاردێنێ کەم ماوە ئەمووی بە دەستگا دروستەکرێت چ دۆشەکە چ لێفەیە هەیە بە دەستگا بە مەچینە دەیدورێ بەس ئێمە هەر بەو دەستێ بەکاردێن هەتا ئیسا مەچینەمانەیە مەچینەی پەڕەیە لۆکە لە پەڕا دەین و شی دەکەینەوە دەکەینە دۆشەک و بالیف دوایی دۆشەکە حازر دەکەن داری لێ دەدەین و دەیدورین ئەوە وەک ئێستا کەم بەکاری دێنم وەڵڵای ئەو ئیشە زۆر کەم بووە بۆ نسبەت ئەم پۆلیستەرە پیا بووە ئەم ئیشەمە ڕەواجی زۆر کەم بووە خەڵک کەمتر دۆشە کوشت تازە دەکاتەوە لەبەر ئیمکانیەت نییە ساڵ بە ساڵ باشتر بوو لە ئیستا ئیمکانیەتەکەنی خەڵک تازەی ناکاتەوە یعنی هەموو ساڵ هات تازەی دەکرد دۆشەکی تازە کرد بالیفی تازا کردەوە ئیستا ڕەواجی کەمتر بووە لە جارە خەڵکە هەم بە ئاسایی هەمووی لەو گوندە و لە هەموو شوێن شار وەک یەک عینەشت چۆن کاتێک پێویستیان پێبێ لێن دەروسیەکەن و دەیبەنەوە لە هەر شوێنێ بێ ئاسایی هەموو کاتێکە ئەو ئیشەم کردووە تووڕەش بوونە لێم یعنی ئیشەکەت سەقەت کردو یان قیاسەکەی تەواو نییە دووبارە بۆم چاک کردوتەوە و هەندێک مشتمڕ و ئەوان شتانەمان هەبوو لەگەڵ یەکە هەندێک شتەیە تووڕە بوو کابراڵێ وام دوو وام گوتووە وام دروست نەکردووە عینەن ئەو شتانە دۆشەکی سیسەمە بە قیاس دەیکەم ئەوە پەڕی باڵنداوی قازوی مریشک ئەو شتانە پێشتر زۆر ڕەواجی هەبوو خاستن بۆ بالیفی کوردی خۆمانە خڕیان پێدەوت ئەو کوردیانە زۆر باشش بوو زۆر سەحیش بوو خەڵکی زۆرش بەکاری دێنە هەم نەش دەنیشت چاک لەسەری خەوشی لێ دەکەوت بە خەوش هەر سەحی بوو بەس ئیستا ڕەواجی نەمایە ئەو پەڕی باڵندانە هیچ شتێک کەس نایەوێ حەزم لێ بەردەوام بن وەڵام من لە باوکم بۆم بەجێ نەماوە لە خۆمەوە ئەو ئیشەم بەکارهێنا لەگە براکەم دەستمان بۆ ئیشە کردووە لە حەفتاکانە لە کەرکووک بووین لە ماڵێک لێفەیان دووری بەس لێفە دوور بوون ماڵەکە ئەو دوکانی پەڕەچیان هەبوو ئێمە منداڵ بووین لە حەفتاکانەوە وردە لەگەڵیان دەماندووری لێفە هەر چاومان لە دەستیان بوو لە گەڵیان دەماندووری هەتا گەیشتنە ساڵی هەشتاکان لە هەشتاکانش لە سلێمانی هەر لێفەمان دووریە بەس دوکان و بازار دۆشە کوشتمانە دووری پەڕەمانە دەگرت هەتا گەیشتمەوە ماڵمە چووە هەولێر دەستم بە ئیشی ڕسمی کرد لە دوکانم هەبوو لە کووران هەتا ئیسا ئەو ئیشەم بەردەوام نەوعە دۆشەکەی ئەها قەمامە بە شوژن دەدورێ هەیە بە دەرزی دەدورێ بەس شوژنەکەی باشترە زەخت زیاترە کەوتە سەری نەوعە دۆشەکێکیشێ ئەوها دەدورێ ئەو نەوعە دۆشەکە لێواری هەیە لە پێشە بە دەرزی لێوی بۆ دەکەی کە لیوەرەکەت بۆ دەکرد قیاس ڕادەوەستێ و ئەنجە قەمامەیەکەی بە شوژن ئەو نەوعە دۆشەکانم زۆر جار دروست کرد بە سیستەم یعنی دوو نەفەری
دیواری بۆ دەکەی لێوارەکەی ڕێکدا دەوەسێ لەسەر دۆشەکی سیستەمەکەش اینجا قەمامی دەکەم پێت بڵێم ئەو جیهازەژی ساڵی هەشتاکانە دەرهاتو پێشتر قەدیم هەبوو کەوان هەبوو بەدەستی دەکرا بەدەستی دەکرا بەبیرم دێ من بەس من نەمکردو ئەو ئیشە لە ماڵان لە کۆڵانان دەگەڕان باڵێ بە دۆشک چاکەکەینەوە بالیف چا دەکەینەوە لەسەر شانی بوو ئەچوو لە ماڵەوە شوێنێکی بۆ تەرخانە کرد بۆ کەوانە بۆی شی دەکردەوە و بۆی دەکردە دۆشک و بالیف هەن لە ماڵ ئەوە نەبوو لە دوکان شت بێت دەگەڕا لە کۆڵانان دەگەڕا دوای ئەوانش ئەو ساڵی هەشتا و دوای هەشتا ئەو مەشینە پیا بوو ئەو مەشینەی پێڵێن ئەبوو عەلی لە بەغدا دروستەکرا ناوی ئەبوو عەلیە هەن بەناو خۆی دروستی کرد تا چەند ساڵە دیشەش سووریا هەیە مەچینی باشتر هەیە لەمەی پیا بووە.